هونەرمەندی شێوەکار حەمە هاشم شانزەیەمین پێشانگای خۆی تایبەت بە خۆی کردەوە کە بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوام بێت. لە گەلەری میدیای شاری هەولێر هونەرمەندی شێوەکار حەمە هاشم شانزەیەمین پێشانگای تایبەتی خۆی لە ژێرناوی یادەوەریەکانی بەرد کردەوە کە بڕیارە بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوام بێت. لە لێدوانێک بۆ کورسات مەگەزین هونەرمەند حەمە هاشم باسی لە ناوەڕۆک و پەیامی ناو تابلۆکانی کرد کە زۆر کات یاڵیەکانی ژیان بەرێک هۆکاری هەبووە. وتیشی دەمەوێت ئەو ناڕەحەتی و زەحمەتیانەی ژیان بخەمە ڕوو کە لە کۆمەڵگەی کوردی بەرامبەر ژنان و کچان ئەنجامەدرێت. شاگاکەی من کە بە ناوی یادەوەریەکانی بەردە ماوەی 10 ڕۆژ دەخایەنێ لە گەلەری میدیا لە شاری هەولێر و دەمەوێت لە ڕێگای تابلۆکانمەوە ئەو بەریەکەوتنەی مرۆڤ لەگەڵ بەرتەیەتی بەدیوە تەنگژە و ناخۆشەکەی کە هەندێک جار بەر دەبێتە مای ئازار، مای دروستبوونی چیرۆکی ناخۆش بۆ ئادەمی زاد بۆ مرۆڤ. و زۆرترین کارم لەسەر ئەوە کردووە کە لە هەندێک لە کۆمەلگا نەریتیەکان بەهۆی مەسەلەن کچێک بەهۆی نامەیەک دەگۆڕێتەوە لەگەڵ کوڕێک یان حەدەسێکی کۆمەڵایەتی زۆر بچوو ئەو کەسە دەکوژرێ. من دەمەوێت لە ناو تابلۆیەکانم هەم بە ڕەنگی گەشت هەم بە جۆرێک لە سروشتی جوان یان تۆزێک واقعیانە کە لە ناو ئابستراکت تاکارم تێدا کردووە شکۆمەندی بگەڕێمەوە بۆ ئینسان بۆ ئەو کسانی کە بەهۆی ئەو نەریتە کۆمەڵایەتیانەوە گیان لەدەست دەدەن. و هەندێک بیرۆکەی دیکە ئایدای پیشانگاکەم بریتە لە بەدەستێنانی نان بە سەختی، ینی ئەو کاران سلەیشتەی کە لە ناوەڕاستەوە هەمە چەند کۆنکرێتی زۆر قورسن وەرنان لە نێوان هەردوو پارچە کۆنکرێتەکەدایە وەکۆی کە مەسەلەن هەندێک جارە کرێکارێک لە بۆ نمونە لە نهۆمی زۆر بەرزی بینایەکەوە دەکەوێتە خوارەوە گیان لەدەست دەدا لە پێناوەی نان بۆ منداڵەکانی پەیدا بکە.